وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و هەمیشە هاوکاریەکی بەهێز بووینە بۆ پارێزگاری کەرکووک بۆ دەستگا ئەمنیەکان بۆ پۆلیس بۆ ئاسایش و پشتیوانی ئێمە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان هەمووشمان نەزانینەوە بۆ تقریبەن مانجێکی کە دەکەوینە 3 ساڵەوە لە شەڕی تیرۆریستانی داعش هەموو جۆرە هاوکاری و ئامادەیەکمان تیاوە بۆی کەرکووک پارێزراو بێ بە خۆشحاڵیشەوە توانراوە بە پشتیوانی هێزی پێشمەرگەی کوردستان دەستگا ئەمنیەکان ئەم شارە بپارێزێ بەڵام هەندێک دیاردە هەبوو کە ڕەمێنیگەرانی لای خەڵکی کەرکووکوانە دروست کرد بێ دیاردەی جامڕۆژ و بێ تابلۆ و هەندێک دیاردەی تەجاوزات و هەندێکەوە ئێمە لە لای خۆمانە وەکو یەکێتی وەکو مەڵبەندی کەرکووک شتێکمان کرد کە لە خۆمانەوە دیاردەی جامڕەش و کاری ئەوەی کە پێویستەکە مۆڵەتیشماندا نابۆ ماوەی هەفتەیەک لە دوای ئەم هەفتەیە دەستگا ئەمنیەکان سەرپشتکن بۆ ئەوەی هەر کادیرێک هەر ئەندامێکی یان هەر هەواڵێکی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان کە جامڕەشی پێبوو یان بێتابلۆ بوو بۆیان هەیە دەستگا ئەمنیەکان هەموو ئیجراعاتێکیان لەگەڵ بکەن و ڕوبەڕووی ئیجراعاتی یاساییان بکەنەوە. ئەمە دیاردەیە کە بەڕاستی لێرە و لەوێش زۆرجار باس کراوە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەر گروپێک هەر خەڵکێک چوونە سەر ماڵان تەقەکردن پشتیوانی لەو خەڵکانە ناکەین و من زۆر جاری دیکەش باسم کردو ئەم جۆرە خەڵکانە لە داعش خراپترن بۆیە دڵنیام دەستگا ئەمنیەکانیش کە ئێمە پشتیوانی تەوە یانەکەین کە مەسلەی دیاردەی جامڕۆژ و تابلۆوانە ئەمە بڕیارێکی پێ دەبکەن کە هەر کەسێک ئەگەر پێویستی پێم وایە کەس پێویستی بەوە نابێ بەڵام ئەگەر کەسێک پێویستی بێتی داوا لە لیژنەی ئەمنی پارێزگای کەرکووکە بۆی مۆڵەتی پێ بدرێت لە غەیری ئەوە هەر کەسێک ئەم سەرپێتیانە بکە حەقە ئیجراعاتی یاساییان لەگەڵ